یاریەکانی خولی پلەیەکی یانەکانی کوردستان بەرەو هەفتەکانی کۆتایی هەنگاو دەنێت و جەولە لە دوای جەولەش ڕکابەرەکان توندتر دەبێت و شەڕ و ئاژاوەش بەشێکی زۆری یاریگەکانی گرتوێتەوە. لە هەفتەی سیانزەمی خولەکەشدا کێشە و گیر و گرفت لە چەند یاریەک ڕوویدا بە تایبەت شەڕ و ئاژاوەکەی یاریگای بازیان و تەواو نەکردنی یاریەکەی خاک و سیمێڵ ئەمڕۆ داوانەش ڕاستەخۆیەکێتی تۆپی کوردستانی هێنایە سەرهێڵ و با شێوەیەکی ڕەسمی ململانەکانی خۆلی کوردستانی بۆ کاتێکی نادیار ڕاگرت. لە یاری نێوان خاک و سیمێڵ و لا ناوەڕاستی گێمەکەدا و پێش دەستپێکردنەوەی ماوەی دووەم داوەری دیدارەکە بەبێ ئەوەی فیکەی بەردەوامی یاریەکە یاخود فیکەی کۆتایی لێبدات یاریگای بەجێهێشت بەهۆی ئەوەی ناوبژیوان بانگەشەی ئەوەی کردووە کە سوکایەتی پێکرا و هەڕەشەی لەکراوە هەر بۆیە یاری نێوان خاک و سیمێڵ بە بێکلاکەرەوە وەستێنرا. لە شارەچکەی بازیانیش لا یاری نێوان بازیان و سۆران پێش تاوبوونی کاتی یاسای ڕۆبەڕووبوونەوەکە بە 6 دقیقا یاریزانانی یانەی سۆران لا بڕیارەکانی داوەری یاریەکان ناڕازی بوون و ئامادە نەبوون یاریەکە تەواو بکەن هەر بۆیە توندوتیژی ڕوویدا تەنانەت تەقەش کرا. ئەمەش پشێوی توندوتیژی لەکەوتەوە و لا کەمدا چەند یاریزانێکی یانی سۆران بریندار بوون. بەهۆی ئەو دۆخەشەوە یەکێتی تۆپی پێی کوردستان بڕیاریدا یاریەکانی داهاتووی خولی پلەیەک بۆ ماوەیەکی نادیار ڕابگرێت تاوەکو کێشە واڵۆزیەکانی نێو یاریگەکان چارەسەر بکرێت.